من ئەمەیە توخوا لە پایتەختەوە هەواڵێک بۆ پایتەخت بنێرم. من خەڵکی هەولێر کچمانیاوە پێیان کچمان لێ خواستون، یعنی سەبرازام خەڵکی هەولێرە، شکەزام خەڵکی هەولێرە. ئینە من لە وتارێکی عەرەبیە کەناڵێکی عەرەبی هات، من 15 ڕۆژ بوو نانم نەخوارد بوو، باسی ئەوە کرا بۆ لە هەولێر خۆپیشاندان ئەکرێ و ناکرێ و لە سلێمانی ئەکرێ. خۆی دیارە خەڵکی سلێمانی هەموو کەس بە ئاهلی سەقافە، ئەنەوە نازناوی کە چۆن ئەوان هەولاکۆ بەزێنیانەیە، ئێمەش نازناوی ڕۆشنبیریمانەیە. بڕگەیەک لە قسەکانم لەسەر ئەوە بوو، بڕگەیەکی دوم لەسەر ئەوە بوو کە بەڕاستی وەعی سیاسی یان جوڵەی سیاسی زیاتر لەم ناوچەیەکرێ، بەڵام زۆر جار من زمانی عەرەبی زمانی دایکم نییە، یان زۆر جار زمانی گەیاندنەکە زمانێک بووە کە بەو مەبەستەن بۆ، بەڵام کۆمەڵێ سایتی فەیک و کۆمەڵێ سایتی نامەسئول و کۆمەڵێ سایت کە ئێوێ ڤیو یان ئێوێ گوێ نایەتی شتەکان چۆنە بێ بە ئێمەمانان پڕکاتەوە. بۆیە من خەڵکی هەولێر هەرچیەک بێ خاڵوان من و باوانش من، بۆیە دیوادارم خەڵکی هەولێر خۆی لە بابەتەکە تێبگا نەوەکو دڵیان بڕەنجێ. ئەمە داوای لێبوردن نییە، چکە ئەگەر داوای لێبوردن کاتێکەکرێ کە شتەکەت بە ئەن قەست کردبێ، کە شتەکەت کردبێ بەڕاستی دەستێکت تیا بوو بێ و مەبەستێکدا بوو بێ. ئەمە ڕوونکردنەوەیە. سوپاس بۆ تەلەڤیزۆنی پایتەخت، بۆ کەناڵی پایتەخت کە ئەو دەرفەتەیە پێم دڵە وردە شکاوە ناسکەکانی خەڵکی هەولێر بێنەوە ناو دەستە نەرمونیانەکانی من و دەست و چاویان ماچەکەم.